سڵاوتان لێبێتەوە کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتان نابم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت عزیزانی ئێمە بۆ ئەمڕۆ میوانەکەم خاتوونێکی چیرۆکنووسە خات و هەوار محەممەدە کە دیارە لە ماوەی ڕابردووە هەم میوان بوو لا پرۆگرامەکە ئێمە کاو کاتە باسی کتێبی هاتوونە هاتمان کرد کە باز لا بیرەوەریەکانی نووسەرەکە کرد باز لە بیرەوەرەکانی خات و هەواریە کرد لە ئێستاە خات و هەوار بەتەمایە کە بەشداری لە کۆڕێکی هاوبەشی چیرۆک خوێندنەوە بکات کە بۆ هەردوو خانمە چیرۆکنووس خات و کەدان و هەروە خات و هەوار کە ڕێک دەخرێت و بڕیارە کە یەکینۆ ئەم کۆڕە ڕێک بخرێت و خات و هەوارژێکێک بووە یەکێکە لە بەشدار بووەکان کە بە کورتە چیرۆکی فرین بەرەو ئاسمان بەم کورتە چیرۆکە بەشدارە کە ئەم کورتە چیرۆکەشکە باز لە ژنەکات پێمان خۆش بوو کە ئەمڕۆ میوانداری خات و هەوار بکەین بۆەوەی پێکەوە باز لەم کورتە چیرۆکە بکەین و هەروە باز لە بەشداریکردنی ئەم خاتو ناکەین لەو کۆڕە هاوبەشەدا. خات و هەوارگان بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادە بوونت خۆشحاڵم کە ئەمڕۆ جارێکە پێکەوە دانیشتینەوە خۆشحاڵم دووبارێکمان بینیەوە هەروەها منیش. خات و هەوار لە دوای کتێبی ڕێگەی هات و نەهات کاو کاتە باسمان کرد کە باسی لە بیرەوەریەکان و هەروەها ئەو ژیانە سەخت و بە ئازاری تۆ کرد کە پیایدا تێپەڕ ببوویت لە دوای ئەوە هەر لە رووسین بەردەوام بوویت و هەروەها کۆمەڵە چیرۆک و هەروە کورتە چیرۆکی شەتنووسیوە بەڵام ئەم کورتە چیرۆکە کاوە بڕیارە کە بەشداری پێ بکەی لەم کۆڕە هاوبەشەدا ئەگەر کەمت باسی ئەو کورتە چیرۆکە ماوەکەیت وەرە باس لە بەشداریکردنی تۆ لەم کۆڕەشدا چۆن بوو؟ بەڵێ کورتە چیرۆکەکەی من بە ناوی فڕین بەرەو ئاسمانە طبعا ئەمە ڕێکخراوی نوێگەر کە ڕێکخراوێکی قازانجنەویستە ساڵانە چەنەها کۆڕ و سیمینار و ڤیستیڤاڵ و چالاکی هونەری و گۆرانی و مۆسیقا و یعنی کۆمەڵێک چالاکی ئەخەنە ڕوو هەر بۆ مناڵانەوە هەر لە هەرزەکارانەوە هەر لە بەتەمەنەکانەوە بۆ ئەوانە و جگەلەوەش چالاکیەکانی تایبەت بە ژنانیش جیاواز لەوەی کە چالاکی هاوبەشی ژنان و پیاوان چالاکیەکانی تایبەت بە ژنانیش ئەوان سازەکەن بۆ نمونەوەی ئەم جارە ئەم کۆڕەکە ئێمە بەشدارین تەنها ژنان بەشدارن من خات و کەتان کە بەشدارین لە خوێنەوەی کورتە چیرۆکەکە خاتونێکی چیرۆکنووسی تریش بە ناوی شیرین کاف ئەویش خەڵاتی ڕێزلێنانی پێ بەڵێ ئەبەخشرێ و لە بەرواری یەکینۆ کە ڕۆژی سێشەممە کاتژمێر پێنجونی باژنیوەڕۆیە لە هۆڵی مفتی سۆفی کەریم بەڵێ بابوورە سۆفی لەوێ ساز ئەکرێت یەکینۆ کا ڕۆژی جیانی ئاشتیشە لە بەروارە هەر بەو بۆنەیەوە بەڵێ کۆڕەکە هەر بڵین تایبەت کراوە بەو ناوەوە ڕۆیای ژن هەوێنی ئاشتیە بەو ناونیشانێ زۆر باشە. ئەگەر باس لەو کورتە چیرۆکە بکەین من دڵنیام لە بەرێکە خودی خۆت کە ژنی دو هەروەها لە خەم و ئازارەکانی ژن تێگەیت و کە خۆشە ڕۆژانە بۆ معاناتانایەت کە تێ ئەپەڕیت کورتە چیرۆکەکەشت هەر دەربارەی ژنە بۆ ئەو نەحەزەکەی تەنها لەسەر ژن بنووسیت ئایا بابەتێکی جیاوازترت تاقی نەکردوێتەوە یاخود هەڵە نەبژاردووە؟ بەڵێ وەڵاهی زیاتر کە ئەوەی من سەرنجی منی ڕاکێشاوە ژنە من لە وڵاتی ئێمە ژن لە دوو بوارە ئەبینم لە بوارێکیانە هەمیشە من ڕەخنن لە ژنانەگرم لە بوارێکیشە هەمیشە پاڵپشتی ژنانم بەڵام کە ڕەخنەکانی ئەگرم دروستکەرە بۆ نمونە ژنانی ئێمە تۆزێ سیستن یعنی ئەگەر ئەم ناوە گونجاو بێت تۆزێ سیستن ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ ژنانی وڵاتانی تر سیرەکەی ژن خۆی وای لە خۆی کردووە ئەم سیستی وای لە خۆی کردووە مافی خۆی هێناوەتە خوارەوە بۆ نمونە لە ماڵەوەدا ئەنیشیە یان کارێک ئەکا زۆرجار بۆڵە بۆڵ و ئەوش ئەکا بەڵام ئەگە سیرکی لە وڵاتانی کە من بینیمە ژنێک بە پاسکیل ئەچێ بۆ دەوامەکەی بۆ سەر کارەکەی کە کاتژمێری نۆرماڵی ئیشیان لەوێ هەشت کاتژمێرە بە پاسکیلێک کۆڵێکی بە پشتەوەیە مناڵێک لە دواوەتی حامیلەش بۆ چەندجار ئەمەم بینیوە ئەم ژنە ڕۆشتووە بە بەفرا بە کەش و هەوای ئەو وڵاتانە ساردە یعنی هەموو شتێک خۆی بووە ئەم ژنە لە داهاتی لە سربەخۆ بۆ لە هەموو شتێک لەگەڵ پیا و خۆی یەکسان کردووە ئەمە ژوای لێ کردووە خۆی داوای مافی خۆی کردووە نەک بە زۆر خۆی بۆ نمونە لەگەڵ ئێستا لەوێ ئێمە ڕەفیق و شتمان هەبوو ئەم خانووە نیوەی هی پیاوەکە بوو نیوەی هیچ نەکە بوو
واتە پێک و بە هاوبەشی پێک و بە هاوبەش بەڵام لای ئێمە ژن تقریبی وەک کاڵا سەیرەکرێ تەنها لە ماڵەوە بێت و بە هەروە خواردن دروست سیرەکەی کاتێککە زەواجەکە ئەڵێ من ئەوەمەوێ ئەوەمەوێ خۆی ئەفرۆشێ من ئەبێ خانوم هەبێ من ئەبێ سارم یعنی کۆمەڵێک مەرجی هەیە کۆمەڵێ شت ئەڵێ دوایی بەسەر خۆی ئەشکێت ئەمە ڕەخنەکانی تۆیە لە خودی ژنان خۆت ئەمە لە بلێنەوە ئەمە شتانە هەیە بەڵێ ئەمە خراپ شکات و بەسەر ژنانە ئەمە وای لە ژنان کردو هەمیشە چەساوە بن بەڵام پێ دوانە خات و هەوار کللتور و هەروە دابوونەریت و ئەو ژنگی کە تۆ تیا پەروەەردە ئەبیت ئەمانش کاریگەری هەیە لەسەرەوەی کە خودی ژنەکە کە بۆ کەسایەتێکی بەهێزیە بێتە خۆت کەسایەتێکی لاوازی هەبێت بەڵێ خۆی ئەبێ ژنەکە لە کاتی فراغ لای ئێمە بەداخەوە کە لەوێ فراغمانە بوو ناگەڕێن بە دوای خۆمانە بە دوای یەکێکی ترە ئەگەڕین ئەو یە کەسێکی مشکلەکان زیاتر بۆ ئەکە بەستۆ دانیشی ئەمە ژیانە تەجربەی کە وەرە بەهری خۆ بدۆزەرەوە یعنی تۆش مرۆڤی وەکو مرۆڤێک تۆش ئینسان تۆش ژنی لەگەڵ پیا و هیچ جیاوازیەکە نیە هەرچەند ئێستا باشە ئێستا شتەکان تەقریبی ئەڕوا باشە بەڵام هێشتا ماوێتی لەخوا بەزێبەتە سایانە شتەکان چۆڵی یەکسان بۆ تۆ لە نێوان ژن و پیاوە هەردوو لە کارەکان لە دەرەوە خەریکی مناڵن بەڵام ینی تەرازەکە هەر هاوسەنگی لەوانەیە ژنی ئێمە چکە بەمەش ڕانە هاتبێ گلیش بکە بە بەرداوامی بڵێ من هیلاکم منمانوم لە کاتێکاتەوە مە ئەرکی خۆتە بێ ینی بۆ خۆ کار بکەیت ئاین خودت لە ماڵەوە چی ئەەکەیت تۆش شان بەشانی پیاوە بێ کار بکەیت هیچ جیاوازیەکی نییە بێگومان وایە بینە سەر باسکردن لەم چیرۆکە فڕین بەرەو ئاسمان ئەم کورتە چیرۆکە کورتە چیرۆکە وەکو ئاماژەم پێکرد کە هەم باس لە خودی ژن خۆیەکات ئەگەر کەمت باس لە ناوەڕۆکەکەیمان بۆ بکەیت هەر ڕەخنەگرتنە لە ژنان یاخۆدەم جارە هاندان و پشتیوانی کردن والله هەردووکی تایە هەردووکی تایە باسی تەقریبی ژنێکی ماڵەوەکات ئەم ژنە لە ماڵەوە کە دوای ئەوەی کاروباری باڵەوە تەواو ئەبێت یعنی بیر ئەکاتەوە خۆی یەک شتمان بیر نەچێت ئینسان مرۆڤەکان کە مناڵن ئەم مناڵی لەگەڵ خۆیانە بەتایبەت ژنان ڕێگێکی مناڵی بۆ گەورەبوونی شەبەت ژن هەمیشە پێویستی بەوەیە گرنگی پێ بدرێت یعنی نابێ ئێمال کرێت یعنی ڕێگێکی مناڵی لەگەڵ پیاوانش تەقریبی هەر وایە بەڵام بەتایبەت ژنان ڕێگێکی مناڵی لەگەڵ خۆیانە ئەبەن جاری وایە ئەو ژنانە ئەم گرنگی پێیت هەست بە مرتاحی ئەکا هەرچی ئەکا بەڵام تقریب ئەگەر بە قسەش بێت بە کرداریش نەبێت ژن ئەوەنە میهرەبانە ئەوەنە سادەیە بە قسەش بێ بڕواکات بەلایەوە خۆشە یعنی کە بە قسەکانیشی ئەو هەستەکە پێی گەورابێ هەستەکات یعنی ئەو مافی ئەو دراوە ئەمیش ئەوە والی بکە ساویلکەبێ بۆ قسانە بەڵام لەبەر میهرەبانی ژنەکە بێگومان وایە زۆر باش شاخات و هەوار ئەگەڕێنەوە بەردەوابین لە گفتوگۆکانمان ئەم دەربارەی کورتە چیرۆک و چیرۆک و هەروە دەربارەی نووسینەکانی ترم ئێستا ئەچمەلای پامنێرمان ڕاستەخۆژینە کە ئەمڕۆ لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO مەراسیمێک بۆ چلەی نووسەر و شێوەکاری کۆچ کردو عەبدولستار تۆفیق قادر کە ئەم مەراسیمە ئەمڕۆ بەڕێوە ئەچێت کە هەر لە مەراسیمەکەدا کۆتا بەرهەمی ئەدەبی ئەم نووسەرە دابەش ئەکرێت بۆی زانیاری زیاترمان هەبێت لەسەر مەراسیمەکە دەچمە لای پەیامبەرمان ژین سڵاوت لەبێت و ئەم کاتۆ باش بەڵە شنیار سلااوت دەبێت و ئێوارت باش ئەمە ئاماژە بۆ بکەم کە من ئێستا لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە شاری سلێمانی دیارە لێرە مەراسیمێک ئامادەکراوە بە بۆنەی چ ڕۆژ تێپەڕبوون بەسەر کۆچی دوای نووسەر و شێوەکاری کورد عەبدولستار شارباژێری کە ئەم پیاوە ڕۆحێک بووە لە هونەر و ئەدەبی کوردی بۆ ئەمە بەستا لێرە میوانێکی زۆر ئامادە بوون هەم لە دۆستان هەم لە هونەرمەندان هەم لە کەسایەتە دیارەکانی شاری سلێمانی دیارە هەر لە مەراسیمەدا کۆتا بەرهەمی نووسەر بڵاو دەکرێتەوە کەوەکو خۆی لە پاشۆکە ئاماژی پێکردووە کە ئەم کتێبەی پێک هاتووە لەو گێرانە و بیرەوەریانی کە خۆی وەکو شاید حاڵێک لە لافاوەکەی ساڵی 1950 بینیوێتی و ئەم ئاماژی پێدەکات بۆیە من لێرە بەڕێز محەممەد مەردان لە لاماکە وەکو هاوڕێی دێرینی کۆچ کردو لێرە ئامادەی و قسەمان بۆ دەکات سەبارەت بە مەراسیمەکە و سەبارەت بەو چالاکیانی ئەمڕۆ دەکرێت و هەروەها سەبارەت بە ئەو مێژوە دوور و درێژەی کە پێکەوە وەکو هاوڕێ و هەم لە ناو کۆمەڵی کەلەپوری کورد پێکەوە کارمەند بوون و پێکەوە ئەندام بوون لەوێ ئەمەوەیە کاک محەممەد وەرگرم کاک محەممەد ئەگەر بەڕێزت فەرمیتە ئێرە کاک محەممەد مەردان سڵاوت لێبێ و ئەمەوێ پێم بڵێ بزانم
چیت هەیە بۆ کۆچکرد و عەبدولستار تۆفیق؟ سەرەتا ڕۆحی ئاسوو دەبێت بەڕاستی کاگە عەبدولستار شارباژێڕی کەسایەتێکی فرە ڕەهەنگ بوو لە بوارە جیاجیەکانی ئەدەب و هونەر و شێوەکاری و تەنانەت جواننووسی و فۆلکلۆر لەگەڵ وەرجێڕانە لەم بوارانە هەمووی جێدەستی دیارە و کارێکی یەکجار زۆری بە نەتەوەکەی پێشکەش بە نەتەوەکەی کردووە. ئەو بیرۆریانە چییە کە لە ناو زاکری تویان ماوەتەوە بۆ ئەبد لە بیری ناکەی لەگەڵ کاک عەبدولستاری کوتکو؟ لە ڕاستیە کاک عەبدولستار کەسایەتێکی یەکجار خۆبەخش بوو. دوێنێ زۆر بە ئێمەوە دیار بوو کە فێستیڤاڵی دابشکردنی پەیکەری مەلای گەورەی کۆیەمان هەبوو لە پارکی ئازادی. ئەو هەموو ساڵێک شانۆکە خۆی ڕازاندەوە لە هەموو فستیڤالەکاندا دوێنێ جێگەی ئەو زۆر دیار بوو بەڕاستی بە ڕازانەوەی شانۆکەوە. خۆش بێ کاک محەممەد. زۆر سپاسیەوەش بەخێر بێت چاو. زۆر سپاس بۆ کاک محەممەد مەردان کە وەکو هاوڕێی کۆچکرد و کاک عەبدولستار شارباژێڕی لەگەڵمان بوو. دیارە هەر لێرە من کاک یادگارم لە کاک یادگار عەبدولستار کە کوڕە گەورەی کۆچ کردووە، ئەویش وەکو بنەماڵە وتەیەکی دەبێ بۆمان و بزانین چی هەیە بۆ سەتەلایەتی گەلی کوردستان و بە بەرنامەی ئەمڕۆ. کاک یادگار فەرموویتە ئێرە سلااوت لێبێ هاوخەمتانین بۆ ئەم کۆچە بەبزانم تۆ کوکرە گەورەی کاک عەبدولستار شارباژێڕی چیت هەیە بۆ ئامادەبووان هەم بۆ مەراسیمەکە و گەر پێم بڵێ ئەم چالاکیانە چین کە ئەمڕۆ لێرە دادەکرێت باسێکی ئەو کتێبەشم بۆ بکەی کە باوکە وەکو کۆتا بەرهەم بەجێ هێشتونی توانیوە بڵاوی بکاتەوە. دەستخۆش بێ پێشێکی بەخێراتنی جەنابتانەکەم بەخێراتنی میوانە بە ڕێزانەکەم لێرە ماتەمینیەر تەنها ئێمەنیە بەڵکو ماتەمینی ئەم بە ڕێزانەیە بەڕاستی باوکم تەنها بۆ ئێمە ڕەنگە باوشێک بوو بێ بەڵام وەکو نووسەر و شێوەکار و وەرجێڕ و کۆمەڵێک بەهرەکە لە باوکی ئازیزما هەبووە بە ڕەحمەت بێ شتێکی بۆم شارە کردووە کە ئیتر ئەهێنێ ئەوەی ئیسەکە بۆ یەکرێ بۆی بکرێت دەستیان خۆش بۆ سپاسیانەکەم بەنسبەت کتێبەکەشەوە کتێبەکەی ڕۆمانێکە تەواو کرابوو خۆی هەمووی تەواو کردبوو بەڵام بەداخەوە فریاوە نەکە و بە چاپی بگەێنێ کرۆنای نەگریس یەخی پێگرت و جوانی پاکیسپار بەڵامی تر سپاس بۆ کۆمەڵێک لایەنی زۆر بەڕێز یەکێک لەوانە ئەوەی کە هەیە ئیدارەی گشتی یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەب ڕاگەیاندن یەکێتی نیشتمانی کوردستان دەستیان خۆش بێ هەروەها بێتەوە ئەوەی کە ئیتر چاپخانی سلێمانی کۆمەڵە شوێن بوون بەڕاستی تر ڕەنگەی سە نەکرێ ناوی هەمیان لە یاد بێت بەڵام سپاسیێرە میانەکەم بە جوهدی هەمیان بەڕاستی کتێبەکە بە چاپ گەێنرا و خۆش حاڵانە ئێڵێم ئەمڕۆ لە یادەکەی یادی چلەکەیە بڵاوەکرێتەوانێ و ئەبەخشرێ بەم ئازیزانی کە لێرە وجودیانەیە و شتێکی کەم نەماوە بۆتن بەڕاستی سپاسانەکەم. سپاس بۆ جەنابیشتان. سپاس بۆ کاگیادگار کە وەکو کوڕە گەورەی کاک عەبدولستار لەگەڵمان بوو. ئەمە ئاماژە بۆ بکەم کە دووبارە ئاماژە بۆ بکەمەوە کە لێرە ژمارەی زۆر لە میوانەکان ئامادەن هەم لە کەسایەتی نێوشاری سلێمانی لە نوێنەری دام و دەستگا حکومیەکان هەم لە هاوڕۆ دۆستانی کۆچ کردو. بەڵێ شنیار ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئێمە بۆ ئێوەمان گواستەوە. دەستەکانە خۆشینە سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیارەکانە دووبارە ئێمە لێرە و پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی کۆچ کردووەکەین ئیشەڵا دوا خەمیانە بێت و هەروەها ڕۆحی شاد بێت ڕۆحی کاک عەبدولستار تۆفیق قادر و ئیشەڵا بەرهەمەکانی ئەپارێزرێت و هەروە هەمیشە بە بەرهەم و بە نووسینەکانی و بەکارە هونەرەکانی یادی ئەو نووسەر و شێوەکارە ئازیزە بەرز ڕاگیرێت. ئازیزانی ئێمە بەرداوامی لە پرۆگرامەکەمان ئەگەرمە بۆ لای خات و هەوار گفتوگۆکەمان بەردەوام یادین دەربارەی کورتە چیرۆک و هەروەها چیرۆک بە شەوەیەکی گشتی. خات و هەوار زیاتر حەزت لە نووسینی کورتەواتە چیرۆکی کورد بۆ نمونە قەت بیری لەوە نەکردوێتەوە کە ڕۆمانێک بنووسیت هۆکارەکەی چییە؟ بەڵێ من نەک چیرۆکی کورد بۆ نمونە کتێبی ڕێگەی هاتوونەها چیرۆکێکی درێژ بوو 1960 لاپەڕە بوو بەڵام لە ئێستاە پێم خۆشە چیرۆکی کورد بێ لەبەر ئەوەی خەڵک ئێستا هەستەکەی زۆر تااقەتی شتی زۆری نەوەوە بخوێنێتەوە هەر ئەوە یعنی حتا لە سەلام و لە ئەو شتانەشە هەمووی ئەگە تێبینی پێی هەموو شتێک کورد بووەتەوە یعنی سێرەکی کاتەکان وردە وردەشتەکانی بچوو کردوێتەوە جا چیرۆک من بۆیە پێم خۆشە هەستەکەم خۆم لە چیرۆک ئەبینمەوە یعنی بۆیە حەزم بە چیرۆکە هەستەکەم لە چیرۆک سەرکەوتوم
ڕەنگە ئەگەر ڕۆمانیش بنووسم ڕەنگە باش بم سەرکەوتو بم بەڵام هەستەکەم زیاتر لە چیرۆک باشتر بم بۆیە حەزم لە چیرۆکە باشە تایبەتمەندەکانی چیرۆک چیانی کەسی چیرۆک نووس ئەبێت چه حەق و تایبەتمەندیەک بدا بۆ نووسینە بەڵێ خۆی کە تێکە تۆ چیرۆکێک ئەنووسیت ئەبێ خۆ بخێتە ناو بابەتی چیرۆکەکەەوە جاری وا هەیە تۆ شتێک لە دڵتا لە مێشکتا ینی ئەگەر بە ئاشکرا بێڵێیت لەوانەیە فۆزایەکی زۆر گەورە دروست بێ بەڵام تۆ بە هەڵسی بە چیرۆکێک ئەم داڕشتە جوانەها هۆنیتەوە باسیەکەیت ئەمە ئەبێ بە کاتێککە خوێنەر ئەمە ئەخوێنێتەوە ئەزمونێکی لێوەرەگرێت کاتێک تۆ دڵخۆشی بەوەی کەوا بەرهەمەکەی تۆ خەڵکانێکی زۆر ئیسیفادەی لەکە ئەوەی کە تۆ زۆر بوێرانە نووسی ویشتە بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی هەبێ و تەقدیمی خوێنەرانی شەکردۆ و ئەوانش ستایشی تۆ ئەەکەن طبعاان تۆ ئیشێکی جوانێ کردو ببێ ئەوەی هیچ کێشە و گرفتێکیش دروست بێت باشە نووسینەوەی بیرەوەریەکان یاخود بۆ نمونە هەنێک کەسەیەکە ئەو شتانی کە بەسەری دێ ڕۆژانە ئەینووسێتەوە ئایا ئەمە ئەبێ بە چیرۆک یاخود ئێمە ئەو خۆ دامەژە پێکرد هەمومان لە ناخی خۆمانە خاوەنی چیرۆکێکی تایبەت بە خۆمانین بەڵام ئەمە فەرقەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە تۆ ژورئەتی ئەوواکەیت کە لەسەر کاغەز و هەروە بە قەڵەم بینووسیت و ئیتردای ڕژیتەوە و بخیتە بەردەم خوێنەران بڵێ ئەمەیە چیرۆکی من یاخود ئەمەیەکە لە خەیاڵ و لە فکری بنە ڕاستە وەڵام من بۆ خۆم پێم خۆش نەیانی بەستەنها بیرەوەری بنووسم لەبەری ڕەنگە خوێنەر بێتاقەت بێت لەوە یەک کتێبە بنووسی و بیرەوەری خۆم ئێتر ڕەنگە هەنگاو هەڵ نەگرم بۆ کتێبێکی تر باسی بیرەوەری خۆم بێت حەزەکەم شتی تازەتر بێ حەزەکەم شتی زیاتر خەڵکی تریش بێ حەزەکەم شتی ناخی مناڵ بێ ژن بێ کچ بێ کۆڕ بێ پیاو بێ حەزەکەم یعنی ئەوانی کە ئێمە لە ئێستاە لە سەردەمی ئێستاە پێویستە چۆن مامەڵە بکەین یعنی بە بڕۆی من ئێستا بیرمان نەچی ئەم ڕێکخراوانە من دەستخۆشیان لەکەم کاری جوان ئەکەن ئاوا گرنگی بەم شتانە ئەیەن بە تایبەتی لە بواری چالاکیەکانە بەڵام هەمیشە وتومە حەقا ڕێکخراوەکان دەوراتیش بکەنەوە بۆ هەموو تەمەنەکان یعنی ئێستا بۆ نمونە تۆ مناڵەکان بانەکەی تۆ دەوراتیان بۆ ئەەکەیتەوە ئەم مناڵە ڕێکخراوەکان بیکەنەوە تەبان فێری چینینیانەکەی ئیشی دەستیانەکەی کۆمەڵێشتیانەکەی یاخود یەک شتی تر کە ئێستا لە کۆمەڵگی ئێمە کێشەیە مامەڵی بەتەمەنەکان لەگەڵ نەوەکانیان یعنی سیرەکەی هیچ شتێکیان بەدەست نەگەیشتۆ چۆن مامەڵە بکەن بچووکەکان خۆیان پێ ڕاستترە گەورەکان خۆیان پێ ڕاسترە لەم بەینە هەستەکەی کۆمەڵگە بەرەو داڕمانێکی زۆر ئەچێ بەڵام من حتا ئەو بیرۆکێشم یا بە ڕێکخراوی شنەی خاکە پێم وابێ وتم حەزەکەم ئەگەر ئەوە بکەن و یعنی بەدڵیشیان بوو زۆریان پێخۆش بوو یان بە ئەم کۆرۆناوشتە تاوا بێت ئەو کاتە سیمینارە شتێک ساز ئەەکەین بەتەمەنەکان بانگ ئەەکەین کۆمەڵی زانیاریان ئەینە چۆن مامەڵە بکەن لەگەڵ کەسانی خوار خۆیان یعنی چۆن خۆیان بگۆنجێنن تۆ سێری کە جاران ئێمە هەر بۆ بگەڕێنەوە بۆ جاران شتە جوانەکان بۆ هەروێ لە جاران نابێ بە ئێستا بێت ئێستش جوان بە ئێستا جوانتر بێت جاران بۆ نمونە ژنێک کە ئاو بەجلێکی کوردی و تەزبیحێکەوە ئاهات سەد پیاولەوە لەبەری هەڵس ئەمەە ڕێز و هینێکی بۆ بەڵام ئێستا ژنێکی بەتەمەنە بینی مۆبایلێکی پێ هەر ئاوە ئەسڵ ناشزانانی کێتە ژوورە و کێ نایەتە ژوورەوە من ناڵێم ئەمە خراپە بەڵام باشتە جوانەکانیش زیاتر بەڕێگەیەکی تر کێشە کۆمەڵاتەکانیش کێشە کۆمەڵاتەکانیش ئێستا هەیە کێشە کۆمەڵاتەکان بەداخەوە زۆرە هەواڵی ناخۆش لێرۆ لێوە ئەویستین ڕاستە چکە لەبەرەوەی خەڵک وشیار ناکرێتەوە خەڵک ئەوەی وەرێگرێ لە تۆڕەکانی فەیسبوک و ئینستا و ئەو شتانەیە لە تەلەڤیزۆن و ئەو شتانەیە زۆربەی زۆری سەیری شتی بیانی ئەەکەن کە لەگەڵ کولتوری ئێمە ڕەنگە نەگونجێت بەڵام یەتە ناوەوە لا شعوریەتە ناویشمانەوە ئەوەش تەطبیقەکەین پێشمان قبول نیە تەقلیدی دیشەکەین دوای پێشمان قبول نییە یعنی ئەو کێشەیە بەڕاستی گرفتە حەقە ڕێکخراوەکان هەنگاوی جدی بنێت بۆ وشیارکردنەوەی خەڵک زیاتر هێوادارم تۆکو خانمێک کە ئەنووسیت و هەروها ئەو ئازایەتی و چاونەترسیەکە لە تۆ هەیەتەوەی بە دەست پێش خەرێک بۆ خانمانی گاوە هەروەها بتوانانی ئەم هەنگاوە تازانە جێبەجێ بکەیت وەکو خۆ دوێتی ئێستاش قەیچەکە ینی نەچوە بچێت درەنگ نییە ئێستاش باەمە ئەو کارانە بکەیت کە بۆ کۆمەڵگای خۆمانە بۆ مناڵەکانی خۆمانە خات و هاوارەمەوە بپرسم کە
ئەم چیرۆکی کە باسە کرد فڕین بەرەو ئاسمان ئەم کورتە چیرۆکە هەم باسی ژنەکات و باسمان کرد بەڵام خەیاڵ و فانتازیە یعنی نووسەر خودی خۆشتی لەگەڵا تێکەڵاو کردووە بۆیە جوانتر چیرۆکەکەدا بڕژدێتەوە و هەروە خوێنەر باشتر وەریبگرێت. بەڵێ من وەکو ژنێک ئێستاکە لە ماڵەوە کارەکەم ینی بەدەر لەوەی کەوا من بۆ خۆم بیۆرانە جاری وا هەیە هەنی هەنگاو هەڵەگرم ڕەنگە دوایی یا تۆزی گرفتیش بێ لەبەرەوەی من 4 مناڵم هەیە یعنی 4 مناڵ لەم ڕۆژە تۆزی قورسە تۆزی قورسە کاتەکانیشم بچڕ بەچڕە تو ئەگەر کاتەکانی بچڕ بێن ناتوانانی زۆر بەردەوام ئیشەکان بکەی بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بەردەوام هەوڵەیەم من باسی ژنێکەکەم لە چیرۆکەکە کە ژنی ماڵە خۆمم یعنی ئەو کەسەکە خۆمم یعنی نازانی جاری وا هەیە تووشی مەویسیەکەبی زۆر بەلاتەوە ژیانە ناخۆشە هەستەکەی کابوسە هەستەکەی دیۆزمە پەلامارتەیە هەستەکەی یعنی زۆر ئەوەیە جاری واشەیە هەر جاری واشەیە لا شعوری تو هەستی پێ ناکەی دڵە خۆشە هەستەکەی دڵ بە سادەترین شتی ماڵەکە خۆشە بۆ نمونونەکە مناڵەکە و پێ ئەکەنێت ئاڵێ ئەوەی گەورەترین دەستکەوتە یعنی ئەم چیرۆکە باسی ئەو دوولایەنە ئەکا و خۆش بیتە ئەبینەوە. زۆر باشە ئەی بەدەر لەما وەکو کاری تازە چیکە لە بەردەستا هەیە؟ وڵا هەر کۆمەڵە کورتە چیرۆکێک ئینشەڵا بەتەماین ڕێکخراوی نوێگەر پێشنیارێکیان کرد ئەم کورتە چیرۆکی کە تەقدیمم کردووە لەگەڵ ئەوەی کەتان خان و نازانم یعنیتە دواتر وتیان ئەیکەین بە کتێبێک ئەوە نازانم تا چەند ئەڕوا بەڵام ئەگەر ئەوەیان نەکرد بخۆم ئەم کورتە چیرۆکەی فڕین بەرەو ئاسمان و چەند چیرۆکی کە ئیشەڵا ئەیکەین بە کتێبێک و چێتە بەردەم خوێنەران ئیشەڵامێ ئاماژە بەو کۆڕە هاو بە شەش بکەینەوە بۆ کات و شوێنەکەی کا پێما بێتێکینەوە بەیانی ناودوو بەیانی ئەکات بۆی بینەرە نەخۆت ئەو کەسانی کە پێیان خۆشە بتوانن ئامادە بن. بەڵێ بەتەکیید یەکی نوۆیە سێشەماکە کۆڕەکە بە ناونیشانی ڕوئیای ژن بەڵێ ژن تخوافو ڕویای ژن وها هەبێنی ئاشتیە کۆڕەکەشیە بۆچی ئەم ناوەیە لەبەرەوەی ڕۆژ یەکی نوە ڕۆژی جیهانی ئاشتیە ناونیشانەکەشی زۆر جوانە و هەچ کەسێک کە بێبێت کە گوێبیستی ئەو کورتە چیرۆکانە بێت ئەتوانێت لەوێ ئامادە بێت کە پێیەوە بە کاتەکەشی 5 دقی ئێوارەیە. بەڵێ 5 دقی پاشنی ڕۆیە هاتن تەنها بۆ ژنان نییە بۆ پیاوان بۆ هەموو کەسێکە بەڵێ هەموو کەس زیاتر کەسانی ڕۆشن بیرن زیاتر لە مامەسای زانکۆی بانگێشکراوە پێم وابێ لە ئەندام پەرلەمان لە هەموو چینەکان بانگێشکراون تەسەورەکەم شتێکی جوانە بێ ئیشەڵڵا. دەسەکانە خۆش خات و هاواریان من خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵمانە بوویت هیوادارم کە لە چەندین پرۆگرامیکی داهاتووە لەگەڵمانە بێت بەکاری نوێ بە نووسینی تازە دووبارە بە هیوای سەرکەوتن بۆتەوە. زۆر سپاس منش خۆشحاڵ بووم دووبارە بە یەکگەیشتینەوە دەستان خۆش بێت خۆشحاڵ بووم بۆ لە بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین موزیسیانی بەتوانە کە کاروان حەمید حەلاق کە بۆ سەردەمی کۆرۆنا کلیپێکی میوزیکی ئامادە کرده بوو کە پارچەیەک میوزیکە پێمان خۆشە ئێستا پێکەوە گوێبیستی بین و دواتر ڕێگەڕێنەوە.
بەڵێ بینێرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون دووبارە بە هیوای لەش ساخی و کاتێکی خۆش بۆ گشت لاکتان خواتان لەگەڵ